ڕۆژێک بوو ئێمە لە ڕەحمی دایکماندا بووین، لە سکی دایکماندا بووین، تەنگ و تاریک هاتینە سەر زەوی، زەویەکی فراوان. ڕۆژێکیش دەبێت لە ناو تەنگ و تاریکی و ناخۆشی و ناڕەحەتی قەبر دەرئەچین بۆ زیندووبوونەوە بە ساحەی مەحشەر. بۆی ئەو ڕۆژانەمان بارە بیر نەچێت، ڕۆژی زیندووبوونەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە حەدیثێکی صحیحدا بوخاری مسلمدا دەفەرمێ ثم ينزل الله من السماء ماء فينبتون كما ينبت البقل. فەرمێ خوای گەورە لە ئاسمان و بارانێک دەبارێنێ بەسەر زەویە، یەک کەسی دیانە، یەک ڕۆح لەبەر نییە، بەڵام باران دەبارێ، بارانێکی بەلێزمە و بەخوڕ. ئەوجا ئەو بارانە کاتێک کە دەبارێ مرۆڤەکان هەمویان هەروکو چۆن گژوگیا زیندوو دەبێتەوە بەهۆی بارانەوە لە بەهاردا، ئاوە بە هەمان شێوە مردوەکان هەمویان زیندوو دەبنەوە. ئەو بارانە بارانی جیاواز، ئەم بارانەی ئێرە نییە، ئەم بارانەی ئێستا نییە، مردوەکان زیندوو دەکاتەوە نەک گژوگیا. ئەو بارانە دەبارێ بەسەرمانە، بەسەر زەویدا، مردوەکان هەمویان چۆن گژوگیا دەرئەچێ و زیندوو ئەبێتەوە، ئاوها بە فەرمانی خوا هەموو مردوەکان زیندوو دەبێتەوە. ئای لەو ڕۆژە سەختە بۆ ئەو کەسانی کە لە دنیا خۆیان نەناسیوە، ئای بۆ ئەو ڕۆژە خۆشەیش بۆ ئەو کەسانی کە لە دنیا خۆیان ناسیوە. چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمی ئینسانی ئیماندار هەر ئەوەندەی کە وەڵامی ناو گۆڕی دایەوە، وەڵامی سێپرسیارەکەی دایەوە، ئەڵێ خوایە قیامەت بێ، حەزەکە زۆ قیامەت بێ، چونکە ئەڵێن ئەوە خێزانەکانتە، ئەوە خزمەتکارەکانتە، ئەوە کۆشکەکان و تەلارەکانتە، ئەوە باخەکانتە، ئەڵێ خوایە زۆ قیامەت بێ. بۆیە ئەو کەسێک کە ئیماندارە ئەو ڕۆژە ڕۆژێکی زۆر خۆشە بۆی لەناو قەبردا کە دەڵێن زیندوو ببنەوە. بەهۆی ئەو بارانەوە هەموو لاشەکان زیندوو دەبنەوە. بەڵام پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا دەفەرمێ كل ابن آدم يأكله التراب إلا عجب الذنب منه خلق وفيه يركب يوم القيامة. لاشەی مرۆڤ هەمووی دەڕزێت، خۆڵ دەیخوات، هەمووی کرم دەیخوا، هەمووی خۆڵ دەیخوا.